چاک غازی چۆن؟ هەر بژیت سەلامەت بیاخوا. باش کاغازی سەلامەت بیاخوا. کاغازی من ناو قادر نادرە لە سوید تەلەفۆن دەکەم. بەڵێ کاک قادر ئەفناسم بەڵێ چاوەکەم. مەمنونم. تۆ لە بەشی یاسایی سەرۆکایەتی هەرێمی. من سەرۆکی فەرماندەی یاسایی مەکاتە قادر. بەڵێ خۆشحاڵم مرا. خۆشحاڵم. خوا سەلامەت بی برای عەزیزم. کاغازی وەڵی سەرنج نانی پێی چۆن بەڕوونکردنەوەکەیە. ئێوە لە بۆ قارەمان شوکری لێبوردنی گشتیتان دەرکردیە. لێبوردنی تایبەت. بەڵێ. لێبوردنی تایبەت کەمکردنی ڕێژەی تاوە حکومەکەی. بەڵێ. بەڵام جێبەجێ نەبووە. یعنی هاوکات بۆ کەسە شکەشتان دەرکردیە کە ناوی ئەحمەد محەممەد ئەمین عەبدولکەریم بەرزنجیە. ڕاستە. ڕاست. و کۆنیش لە ڕۆژنامەنووسە شکەشتان دەرکرد بۆ خەڵکی ڕۆژ ئاوا بوو هیچی جێبەجێ ناکرێ. ینی هۆی چییە؟ قادر بن تاوانەوە بۆ بڵاوکردنەوەیە. بەڵێ بۆ بڵاوکردنەوەیە بۆیە ئاگادار بە ینی بۆ بڵاوکردنەوە مشاکل مەبەستە بۆی جەنابێت بە بەرچاوت ڕوون بێت. ئێمە لە سەرۆکایەتی هەرێم بە گوێرەی مادەی 10 بەرگەی 6 لە مادەی دێکانون سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتی لێبوردنی دەرکردنی لێبوردنی تایبەتی هەیە بۆ پاشماوەی حکم یان کەمکردنەوەی حکم یان گۆڕینی حکم. ڕاست. عادەتەن طبعا داواکاریەکان پێشکەشی سەرۆکایەتی دەکرێت. هەندێک جار ڕاستەوخۆ کەسوکار، هەندێک جار لە ڕێگای فەرمانگەکان، کەم جاریش لە ڕێی مەحامی وەرەگرێت. چونکە زۆر جار مەحامی تیجارەت بەو دەسەڵاتە ئەدا. من پێیان دەڵێم ئەم دەسەڵاتە ئی تیجارەت تێکردن نییە. دەسەڵاتێکە بۆ بەزەی و بەخشندەییە بۆ تیجارەت تێکردن. ئەمە وەکو فکرەی یەکەم. طبعا سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێش ئەوەی سەرۆکایەتی دا مەزرەی ئەنجومەنی وەزیران ئەو دەسەڵاتەی هەبوو. هەندێک جاری بۆ دەزانی پەرلەمان لێبوردنی گشتی دروست دەردەکا. لێبوردنی گشتی بۆ جەریمەیە، دەڵێ هەر کەسێک ئەو تاوانانەی کردی بێت. بەڵام لێبوردنی تایبەت بەناو دەڵێ لێخۆشبوون لە فلان کەس لەو بابەتەی ئەو جاگە جەریمەیە کە دوو جەریمەیە لە چەندی خۆشەبی. زۆر جار هەیە ڕەنگە بەرچاوت ئەنی کەسانێکن بێکەوە تاوانیان کردووە سیرەکەی فەرمانی هەرێمی بۆ یەکیان دەرەکرێت بۆ یەکیان دەرناکرێت. ئەمە نابێت لای کەس غەریب بێ، چونکە ڕەنگە ئەمە مەرجەکانی تێدایە یان لە بابەتی کوشتن سیرەکەی تەنها لە یەک کەس خۆشبوون لەوانی تر خۆش نەبوون، یان کەسەکانی تر ڕابردیان باش نییە، چیزی ئەوانیان هەیە. ئێمە لە سەرۆکایەتی هەرێم لە ساڵی 2008 لیژنەیەک دامەزرا بۆ دراستکردنی ئەو حاڵەکانە و دەیەها خەڵک سوودمەند بووە لەو لێبوردنی تایبەتە. باشی ئەم لێبوردنش حەز دەکەم ئەوەش بنووسی، حەز دەکەی بە دوواداچوون بکە. لێبوردنی تایبەت تا ئێستا ئەگەر کەسێک دوان گەڕابنەوە سەر تاوان نییە ئەو کەسەی کە بەردەبێ بە لێبوردنی تایبەت بگەڕێتەوە سەر تاوان. کاغازی ئەمە ئەو هەنگاوەی سەرۆکایەتی هەرێممان پێ زۆر باشە، بە تایبەتی لۆ گەنجەش وەکو مەسەلەن قارەمان شوکری ڕۆژنامەنووسەکە قسەی مەلەسەوەیە جێبەجێ ناکرێت. دوو ساڵ تر من دێم دەمێت جەنابەت فکرێکی جوان دەنابێت خەڵکانی زۆر متابعی قسەکانی دەنابتن، پێیجەکەی دەنابتن. سپاس دەکەم. بەرچاو ڕوونیەک هەبێ بۆ ئەو بابەتە. ئەوەیە لێبوردنی تایبەت بۆ چێ دەرەچێت کاگێ بۆ یان لە پێناوی بەرژەوەندیی سیاسیە یان لە بەرژەوەندی سیاسی بۆ هەرێم نەک بۆ لایەنێک، یان لە پێناوی چارەسەرکردنی کێشەیەکی کۆمەڵایەتی خۆ دەزانیم کۆمەلگایشی کۆمەڵایەتی، یان لە پێناوی ڕاستکردنەوەی هەڵەیەکی یاساییە دادگا بەسەری تێپەڕیوە کابرا نەیتوانی بۆ بەراعەتی خۆی بسەلمێنێ لەو کاتە، یان بۆ جانیبی ئینسانیە. یعنی ئەمە چۆن دەڵێ ئەمە پێوەری ئیشکردنە. ئەوەی دەنابێت ئێستا دێمە سەر ئەوەی دەنابێت. ئێمە ئەم فەرمانانە دەرەکەین، بەڵێ ئەم فەرمانانە کە دەرەکرێ پێویستە جێبەجێ بکرێ. بەڵام ئێمە ئەگەر تەمەشات کرد بێ لە بەرگەی خوارێ دەنووسین ئەنی عادەتەن تەمان بەس بۆ قارەمان شوکری نەمان نووسیوە، قارەمان شوکری ناڵێن دەبەجێ ئازاد بکرێ لەبەر ئەوەی ڕێژەیە ڕەنگە ڕێژەکە هێشتا هەندێکی مابێت
تەواو بکرێ ینی ئەوەی کە ضرورە ئێمە دەڵێن لێک ینی بەس کەمکردنەوەی ڕێژەی ئەوەندە بۆ فلان کەس حادەکەن کەمکردنەوەی ڕێژەی من زۆر کەمە بۆ ئەوانەی بادینان بۆ شێروانی و ئۆمەجموعە کاتی خۆی 160 و 150مان بۆ کردن بۆ قارەمان شکری کردومانە لە ئەوی لەسەر داوای ڕێکخراوەکان و خۆ دەزانی قارەمان شکری چەندە کاغازی بە خودای ڕێژەکەم ئێستا لە بەرچاوی ڕەنگە فەرمانەکە لای جەنابەت وابزانم هەیە خۆ بڵاو کراوە فەرمانەکە بەس لە دەرەوەم لێدنی کە دوابی جەنابی چکم دایەوە بەڵێ مەمنونتم لە دەرەوەی کوردستانم خۆش بیاخوا مەبەستم ئەوەیە ئەم فەرمانانە بە ئایا کە جێبەجێ ناکرێت لایەن تۆ کێ ڕادەسپێری جێبەجێ بکرێ لایانی پەیوەندیدار ڕادەسپێری وێنە دەدەیتە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی دادوەری وەزارەتی ناوخۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازی بۆ ئەوەی جێبەجێ بکرێ اینجا کە جێبەجێ ناکرێ ئەو لایانەی کە جێبەجێ ناکات دەبێ ئەو وەڵام بداتەوە بۆچی جێبەجێ نەکردووە ئایا ئەو کەسانە تاوانێکی تریان هەیە کێشەیەکی تریان هەیە و ئیلا جێبەجێ نەکردنی فەرمانی هەرێمی کە فەرمانێکی ڕاست و دروستی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانە واجبی جێبەجێکردنە یعنی ئەوە مدەی جێبەجێکردنەکە کاک جوابی ئێوەیان دایتەوە بۆچ جواب نادەنەوە بۆچ جێبەجێ ناکرێ تەمەشا بکە ئێمە ینی وابزانم لە هەندێکیان هەتا داواکاری گشتی نووسراوێکی کردبوو چونکە بەڕاستی جێبەجێ نەکردنی لە خوانەکە لە کاتی هەر کاتێک ئەوانە بمێنەوە مەسئولیەتی قانونی لەسەر ئەو لایەنەیە کە جێبەجێ ناکا یعنی ئێمە تەمەشا بکە کاکە قادر هەر کەسە و دەسەڵاتی خۆی هەیە من دەزانم بەرینادا فلان بۆ بەردرا یعنی ئەوە ئەم تەفاسیل و وردەکاریە لای خۆیانە لای ئێمە نییە لای ئێمە کە دراسەمان کرد لێمەکە پەسەندی کرد بەرزی دەکەینەوە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان جەنابیشی تەوقیع دەکا و دێتە خوارێ و دەبێت بە فەرمانێک و بە واژۆی سەرۆکی دیوان گشتاندنی بۆ دەکەین بۆ ئەو لایەنەی کە باسمان کرد عادەتەن هەر بۆی جەنابەت علمی ئەوەش دەبێت ئەنجومەنی دادوەری فەرمانەکانی ئەگەر بەدواداچوون بکەن ئەنجومەنی دادوەریش نووسراوەکە و ئەینێرێتەوە بۆ ئەو دادگای کە حکمی کردو بۆی ڕێژەکەی کەم کاتەوە ئەوە بۆ کەمکردنەوەکە ئەوەی محەممەد ئەحمەد حەمید محەممەد عەبدولکەریم کە باست کرد ئەو کەمکردنەوەی ڕێژەنی ئەو لێ خۆشبوون لە پاشماوەی حکومە بۆ جێبەجێ نەکراوەگە فەرمانی هەردووچیان ببینی ئەمانی دەزی قارەمان شکریش ئەوی بێتەوە بیرم ئەمە ئێستا لە بەردەست نییە لێ خۆشبوونە یعنی لێ خۆشبوون لە پاشماوە کەمکردنەوەی ڕێژەی حکومەکەیەتی ڕێژەی حکومەکەیەتی قارەمان شکری بەخۆی 2 ساڵی مایە عنی بە هەمووی 2 ساڵی مایە 5 ساڵە لە ژۆرەیە کاک غازی لە ڕۆژی ئەم فەرمانە جێبەجێ دەکرێت لە ڕۆژی دەرچوونیەوە ئەگەر کەسەکە داوا نەکرابێ لەسەر کێشەیەکی بابەتێکی تر چونکە ئێمە دیاریمان کردوێت لەسەر ئەم کێشەیە ئێمە لێ خۆشە بین هەندێک جار کار قادر من نائینتە لە جیاتی لایەنەکانی تر جواب نادەمەوە دەکرێت جەنابتان بە دوواداچوون بکەن پرسیاریان لێ بکەن هۆکاری دواکەوتنەکە چییە بەس لە سەرۆکایەتی هەرێم ئەنگۆ ناکرێت دەستەوەستان دابنیشن بڕیارێک دەردەکەن وەنیا ئەعلا مەرتەبەی یعنی 2 ساڵەی قارەمان شکری بەست خوایە قەوز باوخێ 2 ساڵە بڕیارەکەتان دەرکردیە ئەو کابرایە بە هەمووی 2 ساڵی مایە جێبەجێ ناکرێ ئایا دەکرێت ئێوە بە سیرکەر بن یعنی هەر کتاب دەرکەن و جێبەجێ نەکرێ کاک غازی یان هیچ ڕێگای تر نییە زەخت بکە بکەن کاک قادر با ئێمە سەریح بین لەگەڵ لێتر ئێستا ئەگەر 100 فەرمان دەرکرابێ ڕەنگە ئەم 4 فەرمانەیە ئەم 3 فەرمانە جێبەجێ نەکراوە جەنابەت ئەمە دەزانی باشە کاک غازی ئەزانم یەک نقطەی جێبەجێ نەکراوە من تەبریریان بۆ نایەنمەوە بەڵام دەڵێم هۆکاری وەک جێبەجێ نەکردنەکە ئێمە دەسەڵاتێکی غێر مباشر دەدرێتەوە بەوان پێیان دەڵێن ئەگەر لەسەر تاوانێکی تر داوا نەکرابێ ئایا قارەمان شکری کێشەی تری هەیە ئەگەر وەکو شێروانی لۆی دروستکە کاک غازی بێمەسە پرسیارەشکە ئایا ئێوە قەت بڕیارتان لەوە بیرتان لەوە نەکردوێتەوە ینی مەزەلەن مامۆستا ئیسماعیل سووسەی کرا تیرۆریست داعش مامۆستا سۆران تەوحیدی ئەوە حکم درا 15 ساڵ تیرۆریستە تۆمەتی لۆ دروستکرا بەس هەردووچیان
دوو تاوانی زۆر خەتەرن تاوانم پێم باش بوو بەردران لەبەرەوەی غەدریان لێکرا بەڵام ئایا شێروانی شایستە نییە سەرۆکاتی هەرێم لێبوردنەچی گشتی لۆ دەربکاتنا لۆ خۆتان یەک دەقات خوا پایامەکە بگەێنم یعنی ئەو دوو کەسە ئەزان بابینەر هەردووچیان تۆمەتی تیرۆریستی هەرە خەتەریان درایتەوە شێروانی تۆمەتەکەی هیچ نییە گوایە قسەی بە دا ئەوەیەک فەرمانبەرێک گوتووە هەڕەشەی لێ کردووە لە کاتێکدا ئەعلا قراری ئەو مادەیە دەبایە 2 ساڵ حکوم بکرێ 5 ساڵ کرا ئەعلا ئایا شایستەی لێبوردنەچی گشتی نییە کە داری و بەردەڵە دەبی بەربدرێنە حەقیە سەرۆکاتی هەرێم قەت بیری لەوەی نەکردەوە چۆن دەکرێت لێبوردنی گشتی لە بۆ مەسەڵەن خەڵکانێک کە بە تۆمەتی تیرۆریستی دەکرێت دوای ئەو بەردەدرێ بەڵام خەڵکانێک قەڵەمی بەدەستە قەڵەم و دار و بەرد لە هەموو دنیا ئەو حکوومەت و ئەو دام و دەستگانە پێ ناشیرن بوون لێبوردنەچی گشتی دەرناکە ئایا سەرۆکاتی هەرێم جورئەتی ئەوەی نییە ئەو بڕیارە دەربکەیان هۆی چییە؟ بەڵێ پەیامەکەت گەیشت بار بۆ ڕاستکردنەوە لێبوردنی گشتی دەسەڵاتی پەرلەمانە لێبوردنی تایبەت دەسەڵاتی تایبەت لۆ شێروانی لۆ دەرناکە بفەرموو جەنابەت بەس گوێ بگرە جەنابەت ئایا سەرۆکایەتی هەرێم جورئەتی نییە تەمان ئەم وشەیە تۆزێ خۆش نییە سەیر نییە کاک غازی سەیر نییە کاک قادر من کابرایشی قانونیم بە قانون قسە لەگەڵ جەنابەت دەکەم سەرۆکایەتی هەرێم مەسەلە جورئەتی هەیە دەسەڵاتی هەیە بەرێت دەسەڵاتی هەیە بەڵام جەنابەت دەبێت دەستخۆشی لە جەنابی سەرۆکی هەرێم بکەی کە دەستی برد بۆ ئەم دۆسیانە و ئەوانەی ئازاد کرد تێدەگەی اینجا کە تۆ فەرمانت دەرکرد بە نسبەت من ئازاد بووە من ناڵێم میشەکی باشە خۆ من ناڵێم خراپیان کردیە هەردووچیان ناحەق بوون بەدواداچوون کا قادر بەدواداچوون ئیشی سەرۆکایەتی هەرێم نییە من کە فەرمانەکەم دەرکرد دەسەڵاتم لەسەر ئەم ئیشا بەلایەنێکی تر لە جێبەجێکردن دەست پێ درێ یعنی جەنابەت دەبێ ئەوە بزانی بۆیە ئەگەر ئەوەی تۆ باسەکەی ئەم چەند حاڵەتە ئەو چەند حاڵەتە کە نادرا ڕووی داوە ئەوەی قارەمان شوکریە ئەوەی ئەحمەد عەبدولکەریمە یان ئەوەی شێروان یەک قەوس شێروانی دەرتان نەکردیە برا قوربان دەرمان کرد شێروانی لەگەڵ مەجموعەی کە لەگەڵ یاندا بوو 150مان بۆ کرد بە قوربان ئەزانم کاغازی من ئاگاداری ئەو چیرۆکەم نامێ لێرە باسکەم هۆکاری دەرکردنەکە لە دەرەوە بوو هاتە سەر سەرۆکایەتی هەرێم من قەزم لەوەیە ئێستا سەر لە نوێ ئەوە حکومێک بوو من پێت دەڵێم برای بەڕێزم من بۆ جەنابەتم باس کرد دەرکردنی لێبوردنی تایبەت پێوەرەکانیم بە جەنابەت گوت کا قادرجان یعنی من دا بۆ ڕەئی عامە بۆ مەسلحەتی کۆمەڵایەتیە بۆ جانیبی عەدالەتە بۆ جانیبی ئینسانیە شێروانی لەگەڵ برادەرەکانی 150مان بۆ ئەو کەم کردەوە بۆ ئەوانی تر 160مان کەم باشە بۆ شێروان سەرۆکایەتی هەرێم برای بەڕێزم کاکە قادر کاغازی بەزیە قەوس هۆی چ بوو شێروانیش بە چیوان پێکەوە گیرابوون من پێت دەڵێم لە ناو دۆسیەکەی شێروان بە سەرۆکی گروپ هاتووە تێگەی کە بە سەرۆکی گروپ هاتووە لێ خۆشبوونەکەمان کردە 150 ئێمە لێژنەکە پێشنیارمان کرد بۆ جەنابی سەرۆکی هەرێم بۆ برادرانی کە 160 یعنی ئەوەکو سەرۆکی گروپی ئەو برادرانەی بادینان هاتبوو یعنی بۆیە ئێمە هەستمان بەوە کە پێویستە وەکو باسم کرد ینی ڕەنگە ئەمە ڕێژەیە بۆ کەسێک تا کەسێک بە گوێرەی پێدا ینی چەند شایستەی ئەوەیە جەنابی سەرۆکی هەرێم ئەمەی بۆ بکە من بۆ جەنابەت دەڵێم سەرۆکایەتی هەرێمی کوردستان کاگی قادر نادر بەبێ جیاوازی بۆ هەموو کەسەکان یعنی بۆ بەبێ جیاوازی بۆ هاوڵاتێکی کە لە خۆی دێتە دەرگای سەرۆکایەتی بەدواداچوون بکەن دەگاتە لای لێژنەکە و دراسەی ئیشەکەی بۆ دەکرێت دەها خەڵک ئەنی سەرۆکایەتی هەرێم لەم جانبە زۆر ئیشی باشی کردو ئەگەر بیردی ئەوانی پۆلیسەکان ئەوانەی ڕۆیشتن وەزیفەیان جێهێشتووە 1659 کەسمان بەیەک فەرمانی هەرێمی لەم بابەت لەم کێشەیە چارەسەر کرد ئێمە لە سەرۆکایەتی هەرێم ئیشەکانی خۆمان هیچ کەم دەرفەمیەک نابینین لە ئەرکی سەرشاری خۆمان و نانامە منتەهین هەتا بەیاننامەی سەرۆک ئەوەی جەنابەت دەفەرمووی ئێمەش ڕەنگە بەرپرسی سەروی خۆمان ئاگادار کرد بێتەوە خەڵک باسی ئەم بابەتە دەکا ڕەنگە قسەی لێکرابێ بەڵام بۆ جێبەجێ نەکراوە ئەو لایەنەی جێبەجێ ناکات پێویستە ئەو وەڵامی جەنابەت بداتەوە یعنی ئەمە لەگەڵ وەکو ئێوە ئەمە ناڵێم ینی هەموو ئەو هەنگاوانە باش هەتا ئەو هەڵوێستەی
نێچیروان بارزانی لەسەر زیندانیانی بادینان دەری کرد وەخت خۆی ئەوەش پۆزەتیڤ بوو کەس ناتوانێت گۆڵی بەس قسەی من لەسەر ئەوەیە ڕۆژنامە نووسان لە هەمووان یعنی کاردانەوەی جیهانی زیاتر لێکەتەوە بۆ حکوومەتی هەرێم بۆ سەرۆکاتی هەرێم دەبواە وەکو سۆران تەوحیدی وەکو ئیسماعیل سوسەی ئەوانە یەکەم کەس بن ینی لێبوردنی تایبەت بی دەربکرێ کەتی قارەمان شکریەکی کوڕە هەژارێک بەرنادرێ شێروان شێروانی لێبوردنی تایبەتی بۆ دەرنەکرد ئەزانم ینی قەزمان لەو دەبلمڕالیەت دێتن لە دام و دەستگا حکومیە بڕیار بەدەستەکان ئەمە ناڵێم خەتا لەنگوۆیە یعنی بە هیوا ئەم کاغازی هەوڵ بدەن هەوڵێک بدرێت و شێروان شێروانی یعنی نەک بەڕێی من دام و دەستگانی دەوڵەتیەکان لە کێچ شەرمەزاریە بە یاسا و دام و دەستگاکان یارێم کە ڕۆژنامە نووسێک ئەوەندە سوکایەتی پێدەکرێت دەڵێ وەکو ڕۆژنامە نووسێک ڕەنگەوا دەبینی بەڵام مەفرووسدا ئەم بابەتانە کراوە بە بابەتی قەزائیدا ئەنی دەکرێت لەگەڵ ئەنجومەنی دادوەری کاک خازی ئەو مادەی 279ەوە بزانم کاک بەرزترین سزادان 2 ساڵە 4.5 کردیە یعنی بە پارە قەرەبوو دەکرێتەوە ئەوە زۆر ئەبدوو ئینتیقامی سیاسیە ینی ئیشی سەرۆکایەتی هەرێم لێرەدا ئەوەیە دوای ئەوە دەیان منەظەمات داوای کردێ شێروان ئازاد بکرێ ینی ئیشین گۆشە و لە بواری یاسایی زەخت بکەن ناکرێ یعنی یەکێک قینی لە شێروان کاکە ئەوەی شێروان کاکە ئێمە ئەوەی یەکەم کە بۆی کراوە جێبەجێ کراوە اینجا ئەگەر کەیسی شتری هەبووە دادگا لەسەر کەیسی تر ئێمە ناکرێت بۆ یەک کەس دوو لێبوردنی تایبەت دەرکەی لە ڕووی قانونی ناکرێتن ناکرێت ناوەڵڵا ئەمەکو باسم کرد لێبوردنی تایبەت ئەخە دوو مادەیە ئەم مادێ ئەم ئەوەی تر لە دوای ئەوەی ئێمە بووە کاک قادر لە دوای ئەفۆکەی ئێمە بووە ئەمە ناکرێت هیچ جارێشە تداخلی کردوچەی دەبتەخ ئەوەی کە سابقەیەکی هەیە کەسێک کە سابقەی هەبێ ئێمە عەفوی خاصی بۆ دەرناکەی یعنی بۆی ینی مەرجەکانی عەفوی خاص بۆ کەسانێکە کە یەکەم جار تاوانی کردی فرسەتێکی تری پێ بدەیت اینجا من حەقم لەوە نییە ئەو تاوانە چۆنە و چینیەکە قادر من لەگەڵ جەنابی سەریح دەبم ئەی دادگایی کردن داڕۆییوە جاک جەنابەت ئەگەر گرەیەکیان تێبینیەکتان هەبووە بەڵێ جێم لێتە کاک قازی ئەگەر تێبینیەکتان هەبووە لەسەر ئەوە ئەمە جەنابەت دەتوانی بە دوواداچوونی ورتر بکەیت بەڵام بۆ ئەوی بڵێ سەرۆکی هەرێم جارێشتر تەداخل بکات بۆ کەیسی قادر بۆ کەیسی شێروانی نەخێر ئێمە لای ئێمە جارێشتر ناتوانین فەرمانی لێبوردن بۆ کەیسی دووەمی دەربکەین زۆر باشە کاک قازی سپاس دەکەم با کاتم نەگرم زۆر سپاس ئەوەدا دەخەم